کاتتان باش بیسەرانی هێزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2 پێشکەش دەکەین. پاولۆ فیرێرۆ وەزیری پێشووی هاوکاری کۆمەڵایەتی ئیتالیا سەبارەت بە پرۆسەی ئاشتی و هەنگاوەکانی پەکەکە ڕایگەیان ڕێبەرۆجەلان بە تێگەیشتنی سیاسی خۆی پرۆسەکەی لە شەڕەوە بۆ پرۆسەیەکی سیاسی گۆڕیوە وتیشی چیتر دەوڵەتی تورکیا نابێت پرسی کورد وەک پرسێکی ئەمنی ببینێت بۆیە پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی بۆ دەستەبەرکردنی سەرکەوتنی پرۆسەکە فشار بخەنە سەر دەوڵەتی تورکیا هەتا هەنگاوی ئەرێنی بنێت. فیرێرۆ وەزیری پێشووی ئیتالیا لە چاوپێکەوتنێک لەگەڵ کەناڵی ئەنەفەر ڕایگەیان هەڵویستی ڕێبەرۆجەلان و پەکەکە لە بەرژەوەندی چارەسەری سیاسیدا گورزێکی گەورەی لا ڕێباز و ڕوانگەی ئەمنی حکوومەت لە پرسی کورد لە تورکیا وەشاندووە وتیشی ئەو چارەسەری ئاشتیانەی کە بەڕێزۆجەلان پێشنیاری کرد و پەکەکە با شێوەیەکی ئەرێنی وڵامی دایەوە وەرچەرخانێکی زۆر گرنگە بۆ گۆڕانکاری لە چوارچێوەی پرسی کورد لە تورکیا. هەروەها فیرۆرۆ دەشڵێت دەوڵەت و ئیداری تورکیا هەمیشە پرسی کوردیان وەک پرسێکی ئەمنی سیر دەکرد و لەم چوارچێوەیەدا هەمیشە فشار و ڕێبازی سەربازیان لا دژی گەلی کورد بەکارهێناوە. هەروەها فیرۆرۆ ڕاشیگەیان کە ڕێبەرۆجەلان سەرڕای ئەوەی بە ساڵانە بەدیل گیراوە زۆر باش لە ڕۆحی پرۆسەکە تێگەیشتووە و هەمیشە تێگەیشتنی سیاسی خۆشی پاراشتووە و دەشڵێت نەک تەنها لە تورکیا بەڵکو لە جیهاندا ئۆجەلان دەیەوێت ئەو پاڵپشتی کۆمەڵایەتیەی کە لە ڕێگەی تێکۆشانی چەکداریەوە بەدەستی هێناوە لە چاوچێوەیەکی سیاسیدا بەکاری بهێنێت و دەیشێوێت ئەو قۆناغە سیاسیە بگەێنێتە ئەنجام. فیرۆرۆ جەختی لەوەش کردەوە کە بزوتنەوەی ئازادی کورد هەنگاوێکی گرنگی بۆ سەرکەوتنی پرۆسەکە ناوە و ڕایگەیان کە دەوڵەتی تورکیا دەبێت با گەرنتی یاسایی و سیاسی وڵامی ئەو هەنگاوانە بداتەوە. هەروەها لە وڵامی هەنگاوەکانی پەکەکە ئاوتی پێویستە هەموو هێزە نێونەتەوەیەکان و بەتایبەت ئەوروپا فشاری سیاسی بخەنە سەر دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی کە پرۆسەکە سەر بکەوێت. فیرۆرۆ هەروەها وتیشی ئەگەر دەوڵەتی تورکیا سەبارەت بە پرسی چارەسەری سیاسی بەڕاستی دڵسۆز بواە یەکەم شت کە دەبوو بیکات دەبوو دەرگای زیندانەکان بکاتەوە و بەتایبەت بەڕێزۆجەلان وەک مرۆڤێکی ئازاد بکات و کە بتوانێت بەشداری دانوستاندنەکان بکات. هەروەوتیشی ئەوەی کە ئۆجەلان هێشتا لە زینداندایە مانای ئەوەیە کە دەسەڵاتدارانی تورکیا لە ئۆجەلانێکی ئازاد دەترسن و بەو پێەیە کە بەڕێزۆجەلان لەلایەن کۆمەڵایەتیەوە خاوەن پێگەیەکی بەهێزە. فیرۆرۆ پاڵپشتی خۆی بۆ هەڵمەتی جیهانی دەمەوێت لەگەڵ ئۆجەلان دیدار بکەم نیشاندا و ڕێگەیان کە منیش دەمەوێت لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دیدار بکەم. هێزەکان ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە پەیوەست بە شەهید بوونی گەریلا ئارگەشت سەرحەد ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە کە لە ساڵی 2019 بە سەختی بریندار بوو پاش 6 ساڵ لە وەرگرتنی چارەسەری لە دەی ئابی 2025 شەهید بووە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە ڕۆڵەی قارەمانی خەڵکی سەرحەد و ئەندامی تێکۆشانی ئازادی کوردستان هاوڕێمان ئارگەشت لە ساڵی 2019 لە هەرێمی مەتینای هەرێمەکانی پاراستنی میدیا لە کاتی بەجێهێنانی ئەرکەکەی لە هێرشێکی سوپای تورکی داگیرکردا بە سەختی بریندار بوو بۆ چارەسەرکردن ڕۆشتە ڕۆژاوای کوردستان و لەوێ چارەسەری وەردەگرت. هاوڕێمان ئارگەشت میلیتانێکی فیدای ئاپۆیی و ڕەنجدەرێکی دێرینی ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە بوو. بە هاوڕێتی و دڵسۆزی بەکارەکانی دەناسرایەوە و شۆڕشگێڕێکی مەزن بوو لاش دژی شەڕی تایبەتی دوژمن هەمیشە بە قەڵەم و کامێراکەیەوە لە بەری پێشەوەی خەباتدا بوو لە پراکتیکدا سەرکەوتنێکی مەزنی بەدەستهێنا. هەروەها ڕاشتی دەگەێنێ هاوڕێمان لە کاتی بەشداربوونیەوە تا ساڵی 2019 کە بە سەختی بریندار بوو ماوەی 11 ساڵ با شێوەیەکی چالاک بەبێ هیچ سازشێک ببورن تێکۆشە. لە ماوەی 6 ساڵی برینداریەکەیشیدا بەو پەڕی ئیرادە بەرزیەوە لە دژی هەموو سەختیەکان وەستایەوە و گەیشت بە کاروانی نەمرە. زانیاری سەبارەت بە ناسنامەی شەهید بەم شێوەیە خراوە تاڕ و کەراهان لوقمان ئۆیگۆن بە ناسناوی ئارگەشت سەرحەد لە موشلەدایک بوو لە دەی ئابی 2025 لە ڕۆژاوای کوردستان شەهید بووە. هەروەها پەگە سەرخۆشی لا بنەماڵی هاوڕێ ئارگەش و هەموو گەلی کوردستان دەگات و ڕای دەگەێنێت لە قوڵای دڵەوە سوپاسگوزاری هاوڕێیانی بریندارانی جەنگ و وڵات پارێزانی ڕۆژاوای کوردستان دەکەین کە هاوڕێ ئارگەشیان لە ئامێز گرت و لە
لە چارەسەرکردنیدا ساڵانێکی ڕەنجیاندا. کۆمیسیۆنی دیموکراسی خوشکوبرایەتی و یەکگرتنی نەتەوەیی کە لە چوارچەوەی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکیدا دامەزراوە ئەم هەفتەیە لەگەڵ کەسوکاری ئەو کەسانی کە لە شەڕدا گیانیان لەدەستداوە و کەسوکاری بێسەر و شوێن کراوان کۆ دەبێتەوە و گویان لێ دەکرێت. یەکەم دانیشتنی کۆبوونەوەکە ئەمڕۆی کۆمیسیۆن لە کاژمێردوو بە پێشکەشکردنی وتارێکی وەزیری کۆمەڵایەتی ئۆزدەمیر گۆکتاژ بڕیارە دەست پێ بکات و هەروە پاشان گوێ لە نوێنەرانی ئەو دامەزراوە و کۆمەڵانە دەگیرێت کە لە کەسوکاری کە لەگەڵ کەسوکاری کوژرا و بریندارەکانی هێزەکانی دەوڵەتی تورکدا کار دەکەن. لە دانیشتنی دووەمیشدا گوێ لە بنەماڵەکان دەگیرێت کە بە هەوڵی سولەیمان سۆیلو وەزیری ناوخۆی ئەو کات لە بەردەم سەرۆکایەتی شاری ئامەدی هەدەپە چالاکی دانیشتنیان ئەنجامداوە. هەروەها لە یەکەم دانیشتنی ڕۆژی 20 ئابیشدا دایکانی شەمە و دایکانی ئاشتی لەگەڵ کۆمیسیۆن قسە دەکەن و لە دانیشتنی دووەمیشدا کۆمیسیۆن گوێ لە نوێنەرانی ئیهەدە و مەزلومدەر و دامەزراوی مافەکانی مرۆڤی تاهیر ئیلچی دەگرێت. دادگای چوارەمی سزاکان لە ئێستانبول فەرمانی بەندکردنی بۆ 7 کەس دەرکرد کە یەکێکیان ئینانگۆنەی سەرۆک شارەوانی ناوچەی بەیۆغلووە لە ئێستانبول. ئینانگۆنە لە سەرلیستی پارتی کۆماری گەل جەهەپە لە هەڵبژاردنەکانی سیوێکی ئاداری ساڵی 2024 با سەرۆک شارەوانی بەیۆغلو هەڵبژێردراوە. دادگای ئێستانبول لە چوارچەوەی دۆسیەکی گەندەڵیدا لەگەڵ 44 کەسی دیکە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرکرد و دەستگیرکران. ڕۆژی دووشەمەش سەرجەم تۆمەتبارانی دۆسیەکە برانە بەردەم دادگای چوارەمی سزاکانی ئێستانبول و دادوەر فەرمانی بەندکردنی بۆ 7 کەسیان دەرکرد کە ئینانگۆنەی یەکێک بوو لەو بەندکراوانە. تەفگەری ئازادی ژنانی زەدی تاجە سەبارەت بە پەسەندکردنی سزای لە سێدارەدانی شەریفە موحەممەدی ڕاگەاندراوێکی بڵاو کردوتەوە و بانگەوازی بەهێزکردنی تێکۆشان و بەرخۆدانی لە دژی سیاسەتەکانی لە سێدارەدان کردووە. تەفگەری ئازادی ژنانی زەدی تاجێ پەیوەست بە پەسەندکردنی سزای لە سێدارەدانی شەریفە موحەممەدی لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژە بە سیاسەتە سیستەماتیکەکانی ئێران لە دژی ژنان دەکات و بانگەوازی لە هەموو کەسێک دەکات لە دژی ئەم بڕیارە بە ئەرکی خۆی ڕاپەڕێت. هەروەها لە ڕاگەاندراوەکەیشدا هاتووە وەک تەفگەری ئازادی ژنانی زەدی بۆ هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان و هەڵوەشانەوەی سیاسەتە قڕکەرەکانی ئێران بانگەوازی بەهێزکردنی تێکۆشان و بەرخۆدان دەکەین و دەشڵێن بانگەوازەکەمان بەتایبەت بۆ هەموو ئەو ژنانەیە کە لە دژی ئەم بڕیارە خاوەنداریەتیان لە شەریفە موحەممەدی کردووە. هێزەکانی حکوومەتی کاتی دیمەشق ئەمڕۆ هێرشیان کردە سەر دوو گوندی مەجدەل و عەرقا کە دەکەونە ڕۆژاوای سوێدا. با گوێرەی سەرچاوە هەرێمیەکان هێزەکانی دیمەشق بە چەکی RPG لە چەند لایەکەوە کێڵگەکانی هەردوو گوندەکەیان بردومان کردو و دەربارەی دەرەنجامی هێرشەکان تا ئێستا هیچ زانیاریەک لە بەردەست نییە. هێزەکانی یاسایشی ناوخۆی کانتۆنی دەیرەزۆر بە تاوانی دزیکردن و کوشتنی گەنجێک بە ناوی عەبدولقادر دەحام سەباح 4 کەسیان دەستگیر کردووە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی یاسایشی ناوخۆ لە فەیسبووکی خۆیان دیمەنی دانپێدانانی تۆمەتبارەکەیان بڵاو کردوێتەوە لە دیمەنەکەدا دەردەکەوێت تاوانبارەکان دان بەوەدا دەنێن کە لە 25 تەمووز عەبدولقادر دەحام دەڕفێنن و دوای دزینی هەموو ئەو شتانەی کاپەیەتی ناوبراو دەکوژن. تیمەکانی بەرەنگاربوونەوەی تاوانەکراوەکانی کانتۆنی دەیرەزۆر دوای وەرگرتنی زانیاری لەسەر کوشتنی عەبدولقادر سەباح لێکۆڵینەوەیان دەست پێ کرد بوو. لە ئەنجامدا ناسنامەی بکوژەکان دیاری کرا و با ئۆپەراسیۆنێک دەستگیر کران.
ئەمڕۆ لە دادگای کەتنی بنەسڵاوە ڕۆژنامەوان شێروان شێروانی جارێکی دیکە بە زیاتر لە 4 ساڵی دیکە زیندانی سزا دراو لە کاتی دادگایەکەیشیدا گرژەی دروست بوو. پارێزەری ڕۆژنامەوان شیروان شێروانی ڕایگەیاند لە ئەنجامی دانیشتنەکە شیروان بە 4 ساڵ و 5 مانگی دیکە زیندانی سزا دراوە. لە پاش دادگایکردنەکە محەممەد عەبدوڵڵا یەکێک لە پارێزەرانی ڕۆژنامەوان شێروان شێروانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داڕایگەیاند سزا کاستەمە و پێشتر بڕیارەکە دراوە و ئەوان تانەی لێدەدەن. وتیشی لە دادگاکە هێزێکی سەربازی زۆر باجلی مەدەنیەوە بڵاوی پێکراوە و پەلەماری کەسوکارەکەی ڕۆژنامەوان شێروان شێروانیان دابوو. هەروەها ڕێکخراوی پەیوەندیەکانی ژنانی کورد ڕێپاک سزای لە سێدارەدانی شەریفە محەممەدی شەرمەزار دەکات و بانگەوازی لە دەوڵەتی ئێران دەکات کۆتایی با پێشلکردنی مافەکانی مرۆڤ و هێرشەکانی سەرژنان بهێنن. لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوە کە سەدان ژنی ترکا بۆ ئازادی تێکۆشاون لەلایەن دەسەڵاتی ئێرانەوە کراونەتە ئامانج و دەشڵێن گەل هەرگیز بەرامبەر ئەم نادادیانەی سیستەم بێدەنگ نەبووە و نابێت چونکە هەر بێدەنگیەک نادادی و ستەمی زیاتر بە دوای خۆیدا دەهێنێت. ڕێپاک بانگەواز لە دەوڵەتی ئێران دەکات دەست لە پێشلکردنی مافەکانی مرۆڤ و هێرشە سیستەماتیکەکانی بۆ سەرژنان هەڵبگرێت و سزاکانی لا سێدارەدان ڕابگرێت و ڕاشی دەگەنێت. بانگەواز لە ڕایگەشتی دیموکراتیک دەگەین ببنە دەنگەی گەلانی ئازادی خواز و لە هەموو جێک ناڕزایەتی خۆیان بەرامبەر بە لە سێدارەدان نیشان بدەن. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.